چۆنن ئەمڕۆش لەگەڵ بۆنی هاتووین وانەیەکی نوێ بێگۆ بخوێنین. هەروەکو چۆن لای هەمومان ڕوونا کە ئێمە لەگەڵ ئاژەڵەکان لەگەڵ ڕووەکەکان بەیەکەوە لەسەر یەک زەوی ئەژین، واتە لە یەک ماڵدا ئەژین، کەواتە پێویستە پەیوەندیەک لە نێوانماندا هەبێت و هاوکاری یەکتری بین هەتا ژیان بەردەوام بێت. لەم وانەیەدا باسی ئەو ڕێگانەکەن کە تیایدا ئاژەڵەکان هاوکاری ڕووەکەکانن و ڕووەکەکان هاوکاری ئاژەڵەکانن بۆ بەردەوامبوونی ژیان. یەکەم شت کە باسی بکەین ئەوەیە کە ڕووەکەکان پێویستیان بە ئاژەڵەکانە، ئاژەڵەکانیش پێویستیان بە ڕووەکەکانە. Animals and plants need each other. ئەگەر بمانەوێت باسی نمونەی بکەین لەسەر ئەم پەیوەندیە کە ڕووەکەکان هاوکاری ئاژەڵەکان و ئاژەڵەکانیش هاوکاری ڕووەکەکانن، ئەتوانین باسی پەیوەندی هەنگ و گوڵ بکەین. کەواتە کە پرسیارم لێ کردی نمونەی ئەم پەیوەندیان بۆ بینیتەوە، پێویستە باسی هەن و گوڵەکان بکەین. با ئێستا بزانین چۆن هاوکاری یەکترن. هەن هاوکاری گوڵەکانەکە لەوەی کە تۆڵ بەرهەمبێنن. The bee helps the flower to make seed. The bee helps the flower to make seed. Repeat after me. The bee helps the flower to make seed. The bee helps the flower to make seed. Good job! گوڵەکەش بەو جۆرە هاوکاری هەنەکەکە کە شیلەیەکی زۆر شیرینی تامخۆشی بۆ دروستەکە هەتاکو هەنگەکە و خۆراک بیخوا. ئەو شیلەیەش کە گوڵەکە دروستیەکە ناوی چییە؟ نێکتار. نێکتار واتە هەنەکە هاوکاری گوڵەکە بوو کە زۆر بێت، گوڵەکەش هاوکاری هەنەکە بوو کە خۆراکی لێ نەبڕێت. The flower makes a sweet liquid called nectar that is food for the bee. The flower makes a sweet liquid called nectar. Nectar is food for the bee. Repeat after me. The flower makes a sweet liquid called nectar. The flower makes a sweet liquid called nectar. Nectar is food for the bee. Nectar is food for the bee. Good job! ئەمە بە شێوەیەکی گشتی نمونەی هاوکاریکردنی ڕووەکەکان بۆ ئاژەڵەکان و ئاژەڵەکان بۆ ڕووەکەکان بوو. ئێستا بە باسیەوە کەین ڕووەکەکان چۆن هاوکاری ئاژەڵەکانەکەن و ئاژەڵەکان چۆن هاوکاری ڕووەکەکانەکەن. ڕووەکەکان هاوکاری ئاژەڵەکانن. Plants help animals. بۆ باسکردنی نمونەی ئەم جۆرە پەیوەندیە و ئەم جۆرە هاوکاریە، باسیەوە کەین کە چۆن ئاژەڵەکان زۆر جار ڕووەکەکان بەکاری هێنن وەکو سەرچاوەی خۆراک. بۆ نمونە باڵندەکان میوە و تۆوی ڕووەکەکانە خۆن. ئاژەڵەکانی تر بۆ نمونە وەکو پاندا گەڵا و قەدی ڕووەکەکە خوا. هەندێک جاریش جگە لەوەی کە وەکو خۆراک بەکاری هێنن وەکو جێگەی ژیان بەکارهێنن، واتە ڕووەکەکان ئەکەن بە خانوو و لانە بخۆیان. بە ئینگلیزی بە شوێنی مانەوە و ژیان ئەوچێت shelter. Shelter. Shelter is a place where an animal can be safe. نمونەی ئەمە وەکو سمۆرە و ڕەکوونەکان کە لە ناو درەختەکانە ئەژین، یاخود باڵندەکان کە لە پی درەختەکان کۆکەنەوە هەتاکو هێلانێک بخۆیان دروست بکەن. کەواتە لەم نمونەیەدا ڕووەک هاوکاری ئاژەڵەکان بوو. Animals eat plant parts. For example, birds eat seed and fruit. Panda eat leaves and stems. Repeat after me. Animal eat plant parts. Bird eats seed and fruit. Panda eat leaves and stem. Shelter is a place where an animal can be safe. Repeat after me. Shelter is a place where an animal can be safe. Shelter is a place where an animal can be safe. Good job! و لە کۆتاییدا باسیەم پەیوەندیەکەین کە تێیدا ئاژەڵەکان هاوکاری ڕووەکەکانن. Animals help plants. ئاژەڵەکان ئەتوانن لەوەدا هاوکاری ڕووەکەکان بن کە لە کاتی خواردنی
بەری ڕۆکەکان تۆوەکانیان هەڵبگرن و لە شوێنی دوور دایان بنێن هەتاکو درەخت و جۆری ئەو ڕۆکە لە شوێنی کەش گەشە بکات. کاتاڵین animals help plant by carrying their seed to new places. Animals help plants by carrying their seeds to new places. Repeat after me. Animals help plants by carrying their seed to new places. Animals help plants by carrying their seed to new places. Well done! لێرەدا کۆتایی بۆوانەکەمانە هێنین زۆر بردوانی وانەکانت بخوێنە و چاوەڕێمان بە لەگەڵ بەنی وانێکی نوێ لە ڤیدیۆیەکی تردا بخوێنی. کاتێکی خۆش!